ژناسی خوڕێکی ئیسرائیلی شووی با 100 بەرپرسی ئێرانی کردووە و زانیاری وردی لەسەر دۆسیە هەستیارەکان. بابەتە ئاینیەکان خۆی لە جیهانی پیاوانی ئاینی نزیک کردوێتەوە. لەو بارەیەشەوە توێتی لە یەکەم دیداری لەگەڵ پیاوێکی ئاینی شیعە پێشنیازی بۆ کردووە هاوسەرگیری مۆدعی لەگەڵدا بکات. ئەویش ڕازی بووە. راپۆرتە میدیایەکانیش دەڵێن شەکدەم بەهۆی هاوسەرگیری لەگەڵ پیاوانی ئاینی چەندین زانیاری هەستیاری بەدەستهێناوە و بووەتە جێگەی متمانەیان. شەکدەم لەو بارەیەوە دەڵێت بەگشتی لەبارەی هەموو بابەتەکانەوە دەستمان با قسە و پرسیارکردن دەکرد. بابەتەکەش ئاسان بوو بەرپرسانی ئێران بە ئاسانی و بێ هیچ کۆت و بەندێک زانیاریان ئاشکرا دەکرد. تەنانەت بە گوێرەی کەناڵی عەرەبیی سعودی شەکدەم باسی پەیوەندی خۆی بە یەکێک لە پەرلەمانتارەکانی ئێران کردووە کە چۆن زانیاریەکانی ناو یەکێک لە کۆبوونەوە داخراوەکانی لەبارەی بابەتە حکومیەکان گێڕاوەتەوە. دزەکردنە ناو دەستگا هەستیارەکان. کەناڵی تەلەگرامی ئەحمەدی نەژادی سەرۆکی پێشووتری ئێران باسی لەوە کردووە کە شەکدەم یەکێک بووە لە ستونووسە بەردەوامەکانی ناوپێگە ئینگلیزیەکانی سەر بە باڵی پارێزگاران بە شێوەیەک 18 بابەتی لە ژێرناوی خۆیدا لە پێگەکەی سەر بە عەلی خامنەی و پێگەی پرێس تیڤی و ئاژانسی تەسنیمی سەر بە سوپای پازداران و ڕۆژنامەی تاران تایمزدا بڵاو کردوێتەوە. تەنانەت لە کاتی هەڵمەتی هەڵبژارنەکاندا چاوپێکەوتنێکی لەگەڵ ئیبراهیم ڕەئیسیدا ئەنجام داوە. ڕۆژنامەی ئیندیپێندنت بە زمانی فارسی باسی لەوە کردووە کە شەکدەم پێشتر لە ناوەندێکی توێژینەوەی سەر بە حکوومەتی ئیسرائیل کاری کردووە. دوای چوونیشی بۆ ناو ئێران لە ڕێگەی نووسینگەی پاراستن و بڵاوکردنەوەی کارەکانی ڕێبەری باڵای ئێران و متمانەی ژمارەیەکی زۆر لە گەورە بەرپرسانی ئەو وڵاتە و فەرماندەکانی سوپای پازدارانی بەدەست هێناوە. راپۆرتە هەواڵگیریەکان باس لەوەش دەکەن تەنانەت ئایەتوڵڵا سەجادی یەکێک لە گەورە پیاوانی ئاینی لە حەوزەی قوم بێ ئەوەی هیچ کەسێک پرسیاری لێ بکات و توویەتی من شەکدەم ناناسم و نازانم کێیە. بەڵام ئەگەر هاتوو لە داهاتوودا هەر فیلمێکی بڵاو کردەوە ئەوە با خەڵک بزانێت کە ئەوە تەنها درۆ و بوختانە. ئەمەش وەک دانانێکی شارەوە دادەنرێت بەبوونی پەیوەندی لە نێوان ئەو ژنەسی خوڕە و گەورە بەرپرسانی ئێراندا. لەم دوایانەشدا شەکدەم لە کەناڵی BBC دەرکەوت و ئەگەرچی باسی لەوە کرد کە کاری بۆ وڵاتی ئیسرائیل نەکردووە لە هەمان کاتیشدا نەیشاردۆتەوە کە لە بەرژەوەندی یەکێک لە دەستگا هەواڵگیریەکان لە نێو خاکی ئێراندا کاری کردووە.